يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وحبيبنا محمد وعلى آله وأصحابه أجمعين. ئیمانداران و خواناسانی زۆر بەڕێز، زۆر شادمان و هەزاران جار سوپاسی خوای پەروەردگار دەکەم لەگەڵ جەنابتاندا بە یەک شادبووینەوە لە ماڵی خوای پەروەردگاردا. دوای ئەو ناڕەحەتیە زۆرەی کە بەسەر جیهان داهات و کوردستانی ئێمەشی گرتەوە بەهۆی ڤایرۆسی کۆڕۆناوە، نەمانتوانی لە ماڵی خوادا ڕوبەڕوو لەگەڵتان بین. هەرچەند لە پەیجی مزگەوتی ڕێگای بەهەشتەوە هەموو جومعەیەک و هەموو شەوانێکی ڕەمەزان لە خزمەتتاندا بووین، لە ماڵەکانتاندا لە ناو موبایلەکانتاندا وتارمان هەبووە، بەڵام هیچی شیرینی ئەوەی نییە کە ڕوبەڕوو لەگەڵ ئیمانداران و ئەهلی قیبلە لە مزگەوتە وتار بخوێندرێتەوە و بە یەک شاد بینەوە. یا ڕەبی خوایە هەزاران هەزار جار سوپاس بۆ تۆ لەسەرەوەی کە دەرگای مزگەوتەکانت لێکردینەوە. خوایە حەمد و سەنات دەکەین لەسەرەوەی کە دەرگای بازاڕ و کەسابەتت جارێکی کە لێکردینەوە. خوایە هەزاران جار سوپاس بۆ تۆ کە ڤایرۆسی کۆڕۆنا لە کوردستاندا بەرەو کزیە، بەرەو ئیشا ئەڵڵا کۆتاییە. خوایە ڕەحم بە ئێمە و سەرجەم ئەهلی جیهان بکەی لە هەموو مرۆڤایەتی. خۆشەویستان، دەچینە خزمەت فەرمودەیەکی پێغەمبەر صلی الله عليه وسلم. سەروەرمان خۆشەویستمان صلی الله عليه وسلم دەفەرمێ: من أصبح منكم آمنا في سربه معافى في جسده عنده قوت يومه فكأنما حيزا له الدنيا بحذافيرها. پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمووی سێ خەڵاتی خوای پەروەردگار هەیە، هەر کەسێک ئەم سێ خەڵاتە بێنێتە بەر چاوی خۆی. خەڵاتی یەکەم، هەر کەسێک بەیانی کردەوە ڕۆژێکی نوێ بەسەرتا هات، سەلامەت بووی، بێوەی بووی، بێدوژمن بووی، توانیت بەیانی لە ماڵ بڕۆیتە دەرەوە، هیچ شەک و سیلاح و دەماچە و کڵاشیکۆف و حیمایەکت نەبێ. شەو کە گەیشتەوە ماڵەوە بەبێ خەم لێی خەوتی، لە کەس نەترسای، دوژمنایەتیت نەبوو. جا سیربیه زانایانی حەدیث فەرموویانە یعنی فی نەفسه ئەو فی قەومه، وەکو شەخصی خۆت دوژمنایەتی لەگەڵ عەبدی خوادا نەبوو، بەبێ چەک و سیلاح دەڕۆیشتە دەرەوە. کورد دەڵێ بەبێ پشتێن، شەویش لە ماڵەوە ترست لە خوا نەبێت، لە عەبدی خوا نەبوو، بەبێ خەم لێی دەخەوتی. لە ناو وڵاتەکەت و هەرێمەکەتدا شەڕەدەنووکی حیزبایەتی و یەکتر بریندارکردن و یەکتر خاینکردن نەبوو، دڵنیا بووی کە برایەتی و خۆشەویستی هەیە. وڵاتەکەت شەڕی نەبوو لەگەڵ وڵاتانی تردا، تەقە و تەقینەوە لە ناو وڵاتتا نەبوو، مەترسی هێرشی دوژمن و دەربەدەرین نەبوو. بەڕاستی ئەمە خەڵاتێکی گەورەیە. ئەم خەڵاتە گەورەت هەبوو، نرخی بزانە. دووەمیان، معافە فی جەسەدی، ڕۆژێکی نوێت بەسەرا هات و کە بەیانی هەستای جەستە نەدەیەشە، لەشێکی ساغ و خۆشت هەبوو کە بەیانی هەستای. لە کاتی نان خواردنەکاندا حەپی پێش نان و حەپی دوای نان خواردنت ڕیز نەکرد بوو بۆ چەند نەخۆشیەک. هەروەها شەو کە دەچوویتە سەر جێگای خەوتن، ئەوەندە بە ئیسراحەت هەر ئاوات دەکرد و خەوت لێ دەکەوت، لەبەر ئازار خەوت لێ نەدەزڕا، دەرونیشت ئاسوودە بوو. چونکە بەڕێزان خەڵکانێکمان هەیە جەستەی عەیبی نییە، هەرچی عەیب بێ لە جەستەیدا نییە، بەڵام سوبحان الله لە ناخەوە وێرانە. ئەو جەستە ساغا بژێوی ژیانی مسۆگەرە، حرمەت و ڕێزی هەیە، دوژمنی کەس نییە و کەس دوژمنی نییە، لە کەس ناترسێ و کەس لێی ناترسێ، کەچی ئەم سەرزەویە بۆ ئەو جێگەی نابێتەوە، لە خۆی بێزارە، ئەوەی لە سینەیاتی دڵی خەریکە دەتەقێ. تۆ خوا ڕەحمی پێکردی وانە بووی، دڵت خۆش بوو بە شتەکان. سێمیان عینده قوت و یەومه، ئەو ڕۆژەی کە بەیانیت کردەوە نان و بژێوی و خۆراک و پێویستی ڕۆژانە لە ناو ماڵەکەتدا بۆ ئەو ڕۆژە بوونی هەبوو. بەشی ئەو ڕۆژە پارە لە گیرفانتا هەبوو،
ئەو ڕۆژە کە هەستای بێکار نەبووی ئیشێک چاوەڕێی دەکردی و دەتزانی خەریکی چی و بژێوی بۆ خۆت و منداڵەکانت پەیداکەی. ئەگەر لە کۆمپانیایە کارت دەکرد دڵنیا بووی کە موچەی ڕۆژانەکە نافەوتێ و سەری مانگ بە ڕێک و پێچی وەری دەگری. ئەگە فەرمانبەری حکوومەت بووی دڵنیا بووی لەوەی لە کاتی خۆیدا موچەکەت بە بێ لێبڕین و دواکەوتن دەدرێتێ. هەر کەسێ خوای گەورە ئەم سێ خەڵاتەی پێبەخشی، بێوەیی و سەلامەتی و بێدوژمنایەتی و مشکیلە، جەستەی ساغ و دەرونی ساغ، بژێوی ژیان و کاری مسۆگەر و موچەی ڕێک و پێک، فكأنما حيزا له الدنيا بحذافيرها. سرور صلى الله عليه وسلم فرموي تۆ خۆت بە پاشا بزانە، وا بزانە سەر تا سەری ئەم زەویە لە ڕۆژ هەڵات بۆ ڕۆژ ئاوای هەر هەمووی مڵکی تۆیە. ئەوەندە خۆت بە دەوڵەمەند و شادمان بزانە. لە خزمەت ئەم فەرمودەیەدا چەند دەرسێک وەردەگرین. یەکەمیان پێغەمبەری خوا فەرمووی قەناعەتت هەبێ. ئەم فەرمودەیە فێری قەناعەتمان دەکا، فێرمان ناکە هەوڵ نەدەین، بەردەوام هەوڵی بەرەو پێشچوون دەوڵەمەند بوون زیاتر کارکردن بدە. بەڵام ئەگەر خوای گەورە لە ڕۆژێکە ئەم سیانەی پێبەخشی شادمان بە، شکری خوای لەسەر بکە، چونکە هەر ئەم ڕۆژە هی تۆیە بەخوا. نانی ئەمڕۆت مسۆگەرە خوا ئەزانێ دەکەویتە بەیانی، ئیتر دۆ بۆ خەم لەو بەیانێ دەخۆی کە نادیارە، بۆ خەم لەو ڕابردۆش دەخۆی کە تێپەڕیوە. ئەمڕۆ شادمان بژی، ئەمڕۆ خەڵاتی خوات بەسەرەوەیە، بەخوا حەیفە دڵتەنگ بی، چونکە زۆر کەسمان هەیە هەر سێ شتەکەی کە پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم باسی کرد وەڵڵاهی لەم ڕۆدا هەیەتی کەچی دڵی تەنگە. پێغەمبەری خوا فەرمووی حەیفە ئەو ڕۆژەت بە ناڕەحەتی بەڕێ بکەی دڵت تەنگ بێ. دکتۆر محەممەد ڕاتب نابلوسی زانای بەناوبانگ و مفەسیری گەورەی قورئان دەفەرمێ لە شام برادەرێکم هەبوو زۆر دەوڵەمەند بوو، لە ڕووی سەرمایە و سامانەوە ملیاردێر بوو. هەمیشە کە دادەنیشتم لە لای دڵی تەنگ بوو، دەیگوت ئوستاز مامۆستا کوڕ ئەمە کەی ژیانە، ئەمە کەی کەسابەتە، هەتا شتێک پارە پەیدا دەکەی، لە هیچ نەک هەر کەمی نەبوو، نەوەکانیشی بیان خواردایە هێشتا بەشی دەکرد، کەچی هەر دەیگوت دەمرین لە برسانە، کوڕ ئەمە کەی وڵاتە، ئەمە کەی پیشەیە، ئەمە کەی بازاڕە. حتا قەدەری خوا خەڵاتی نەخۆشی بەسەراهێنا، ئاگاداری کردەوە، تووشی نەخۆشیەکی سەخت بوو، لە ماڵەوە سەردانم کرد کە چوون بۆ لای دەیگوت مامۆستا وەڵڵاهی نانی شەود نەبێ و بەس لە شت ساغ بێ، خۆزگە هیچم نەبوویایە، بەس ئەم شەو بە مرتاحی بخەوتمایە. لای خۆی بە قسە نەمگوت، بەڵام لە دڵی خۆما وتم ئای چەند ساڵ خوا ئەمانەی پێبەخشی، جارێک دڵت خۆش نەبوو پێی، شکری خوا لەسەر نەکرد، ئێستا لە ڕاستیەکە گەیشتووی، ئێستا تێدەگەی. بۆیە بەڕێزان زۆر جار ئێمە دڵی خۆمان تەنگ دەکەین کە حەق وایە وا نەبین. الحەمدوللا دوژمندار نین، بەبێ چەک و پشتیان دەڕۆینە دەرەوە، شەو بێخەم لە ماڵەوە خەوتوین. الحەمدوللا دڵمان ئیسراحەتە، ئیمانمان هەیە، ئەهلی قیبلە و نوێژ و عیبادەتین. سوپاس بۆ خوای گەورە بژێوی ئەو ڕۆژەمان لە ماڵا هەیە و دەستمان بە ئیش و کارێکەوە هەیە بەشی خۆی. ئالەم کاتەدا تۆ پاشای حەیفە خەمبار بی. خیامی شاعیر کە هەژاری موکریانی شعرەکەی کردووە بە کوردی زۆر جوان دەڵێ هەر کەس کە دەستی بەتیکەنانێ بڕەسێ، لا کوخێ هەبێ شەوانە تێیدا وەحەسێ، چەند خۆشە ژیانی وە چه ئازادە بە دڵ، بۆ خۆی بێ نە ئاغا بێ نەبەردەستی کەسێ. دەرسی دووەم لەم فەرمودەی پێغەمبەر صلی الله علیه وسلم لە خوا بپاڕێنەوە، خوا ئەم سێ شتەمان پێ خەڵات کا و هەر خۆشی بۆمان بپارێزێ. واللهی بەغەیری ئەڵڵا نەبێ ئەم سێ شتت نادرێتێ، بەغەیری ئەڵڵاش نەبێ کە هەد بوو خوا نەبێ بۆ ناپارێزرێ. توخوا بەڕێزان ئێمە خۆ هەمومان الحەمدوللا جەنابتان بیسەران و بینەران لە خوا بەزیاد بێ سوپاس بۆ خوانە لە کەس ترساوین و نە کەسیش لێمان ترساوە، هەموو بێچەک و بێسیلاح هات سوێ ماڵی خۆمان کردو شەو و ڕۆژ، دوژمنی کەس نەبووین. بەڵام ها یەک ڤایرۆسی بچکۆلە هەمومانی کردە ژوورەوە نەمان دەوێرا بینە دەرەوە. خۆ زۆر بەمان کار و کەسابەت و ئیشی زۆر چاکمان هەبوو، چاو لێ بە یەک کەڕەت بازاڕ و دوکان داخرا، هیچ هێزێک هەبوو بتوانێت بۆمان بکاتەوە. هەر بەخوا دەکرێ خۆشەویستم، هەر بە ئەڵڵا ئەمریکایە کە سەروەری عالەمی بەدەستەوە بوو بە حساب لە هەموو خەڵکی خراپتر لێ دەقەومێ، لە ڕووی ئابووری، لە ڕووی ئەمنی، لە ڕووی نەفسی، لە ڕووی خەڵکەکەیەوە. بۆیە ئیبراهیم سەلامی خوای لەسەر بێ، حەزەتی ئیبراهیم فەرمی ڕەبی اجعل هذا بەلەدەن ئامینەن وەرزق ئەهلەه من الثەمەرات. حەزەتی ئیبراهیم ئاوا دوعای کرد و فێری ئێمەش دەکا قورئان، بەردەوام لە خوا پاڕێەوە بڵێ یا ئەڵڵا ئەی پەروەردگارم ئەم شارەم ئەم وڵاتەم
خوای پەروەردگار پڕکە لە ئەمن و ئەمان و سەلامەتی و بێوەیی یا ڕەبی خوایە پڕیکە لە تەندروستی باش خوایە گیان ئەم وڵاتە ڕزق و ڕۆزی فراوانی بەسەرا بڕێژە و خەڵکەکەی تێروتە سەرکە جاسەی قورئان کەم بەڕێزان چەند وردە ڕەبی بەس لە خوا بەس ئەڵڵا ئێمە زۆر جای ئەعتیمادمان لەسەر بەندەکانی خوا هەبوو بەڵام هەر کۆڕۆنا پێی وتین غەیری ئەڵڵا کەس ناتوانێت بتپارێزێ کەس ناتوانێت خۆشی پێ بپارێزرێ بۆیە بڵێ یا ئەڵڵا بەس خۆت دڵسۆزم کەی بۆ وڵاتەکەم حەز بە ئاوەدانی وڵاتەکەم کەم بەخوا هەیە حەز بە کاولی وڵاتەکەشی دەکا نەکبەتە بەداخەوە بڵێ یا ڕەبی خوای ئەم وڵاتە پڕ لە ئەمن و ئەمان بێ پڕ لە هێمنایەتی بێ پڕ لە خۆشی بێ پڕ لە تەندروستی باش بێ ئەمجا بڵێ یا ڕەبی خوای بژێویمان فراوان کەی ڕزقمان واسع کەی کار و کەسابەتمان لە ناوە زۆر کەی حکومەتمان دادپەروەر کەی سەروەتی وڵات بە دادپەروەرانەدا بەش بکرێ لە ناو خەڵکیدا خوا ڕەحممان پێ بکەی ئەم دوعایانە زۆر گرنگن جا قورئان فەرمووی جعلی بەکارهێنا جعل لە قورئانەوەتە بۆ گۆڕانکاریە خوا پێمان دەڵێ ئەگەر ئەمن و ئەمان هەبوو تەندروستی باش بوو بژێوی و پارە هەبوو لە خوا غافڵ مەبە شکری خوای لەسەر بکە هێندە دڵنیا مەبە بڵێ قەت تێک ناچێ جعل واتە زۆر احتیمالی هەیە لە کتوب پڕێکا تووشی تەنگانە ببی ئەگە تووشی تەنگانەش بووی ئەژنۆت نەشکێ چونکە دڵنیا بە بارودۆ خێشکە دێتە پێشەوە ئەمەش تێدەپەڕێ بۆیە خوای گەورە خەڵقی بەکار نەهێنا ڕەبی جعل بۆ گۆڕانکاریە هذا البلد وڵاتی خۆت ئاماژەی پێکرد دایمە دڵسۆزی وڵاتی خۆت بە دوعایەکی خێریش بێ بە بڵاوکردنەوەی قسەیەکی خێر بێ ئەمجا ئەمن و ئەمان پێش بژێویش کەوتووە چونکە کە ئەمن و ئەمانی تەندروستی نەما ئەمن و ئەمانی ئاسایشی وڵات نەما بژێوی نامێنێ خۆ خەڵکەی کە دوکان و بازاڕی داخرا و زیانمەندێکی گەورە بوو بەڕێزان لە هیچی کەم نەبوو بەس ئەمانی تەندروستی لە وڵاتەکەمانە تێکچوو یا ڕەبی خوا شەڕی ناو خۆمان نەبێ و شەڕی دەرەکیمان نەبێ بازاڕ و دوکان هەمووی لەدەست دەچێت کەسابەت هەمووی دادەخرێ کرێکاریشت دەست ناکەوێ بۆیە ئەمن و ئەمان و ئەمانە هەمووی لە خوا داوا بکە دەرسی سێیەم کە خوا ئەم سیانەی پێخەڵات کردی بیان پارێزە سەلامەتی تەندروستی بژێوی و کەسابەت بەچی بە شکرانە بژێری خوا دایمە شکرانەی خوا بکە بیان پارێزە بە ئاگا لە خۆبوون خوای گەورە تووشی دوژمنایەتی نەکردووی سەلامەت و بێوەی دەژی دەکاکە بەڕێزەکەم تۆزە لە فیتنە خۆت بپارێزە والله زۆر جا بەڵایە خەت پێدەگرێ ئازا ئەو کەسەیە مادام خوا ئەمن و ئەمانی پێبەخشیوی لە فیتنە خۆت لادا لە پیاوی خراپ و بەد خۆت لادا تەحەمولت هەبێ بە یەک تۆز تەحەمول کابرا بە سیارەکەی خەریکە ئازار دەدا یەک تۆز تەحەمولت هەبێ نیو دەقە بەس من پێت دەڵێم نیو دەقە 30 چرکە تەحەمول بکە لەو بەڵایە ڕزگارت دەبێ بەس 30 چرکە تۆ بەگەژیامەتەوە بەو 30 چرکەیە ئەو سیارە لە تۆ ڕزگاری دەبێ و تۆ لە بەڵاکە ڕزگارت بووە توش بووی و هەر ناچار بووی عەفوت هەبێ دائیمە بەلێبوردن بەڵای گەورە لەسەر خۆت لابەرە بەلێبوردن بەڵایەکی گەورە لەسەر خۆت لا دەبەی خوای گەورە تەندروستی باش کردووی سیحەتت باشە دەی بەڕێزەکەم مسلمانی خۆشەویست ئاگا لێی بێ بەڕاستی ئێستا ئێمە لە کوردستانە ئەبێ زانستیانە قسە بکەین من پێم ناخۆشە مسلمان بێ و هێشتا وەعی وا بێ بڵێ ڤایرۆس بوونی نییە بڵێ کۆڕۆنا عالەم لە عالەما بوونی نییە والله وە خەڵک گاڵتە بە عەقڵمان دەکا خوا نەخواستە مسلمان وا بێ نەخێ ڤایرۆس بوونی هەیە زۆر بە ئاسانی دەگوازرێتەوە لە یەک قاعی ئاما قەرەباڵغا خوا پەناماندا یەک نەخۆشی تێدا بێ بەستە بۆ گرتنی هەر هەمومان تۆش کە چوویتەوە ماڵ و مانداڵت هەمووی دەیگرێ ئەوە فەزلی ئەڵڵا و لە هەرێمی کوردستانە خوا بەزەیی بە دامایی ئێمە داهاتەوە بەخوا کە ئاوا ڕزگارمان بوو خوا هەزار جار سوپاس بۆ تۆ و دەستخۆشیش لە هەر دەستگایەکی خەیری ئەمنی و تەندروستی کە قسەیەکی باشی کردو و ڕێنمایی باشی کردووە بەڵام خۆشەویستان ڤایرۆسی کۆڕۆنا هێشتا مەترسیەکەی لە ناوماندا هەیە قەیچێکە پاک و خاوێنی چ زەرەدێکمان پێدەگەیەنێ ئینسان بەردەوام دەستشتن نەک وەسوەسە ناڵم بەڵام خۆپارێزی لە نەخۆشی زۆر چاکە تکایە بە ئەهلی مزگەوت پێشەنگ بین بۆ خۆپارێزی لە نەخۆشیەکان بە ویستی خوا ئێمە تەوەکولمان لەسەر ئەڵڵایە ئەسبابیش دەگرینە بەر تەوقە لەگەڵ براکەش تامەکە هیچ زەرور نییە براکەم ئەو دەستە بۆ بخرێتەوە دەستەوە ئێمە چەند ساڵە تەوقە دەکەین بە فەزلی خوای گەورە ئەمڕۆ بارودۆخێک هەیە وەڵڵا تێدا پەڕی ئینشاءالله کۆتایی پێدێ بەڵام هێشتا ئێمە ئەمانی تەندروستیمان بە تەواوەتی نییە تەوقە لەگەڵ کەسا مەکە ئەم لاولای هیچ کەسێک ماچ مەکە باوەش بە کەسا مەکە
ئەمانە با جێبەجێکەین لە ماڵەوە دەستنوێژ بگرە بۆ نەک لە بابەتی کۆڕۆنەدا وەڵڵاهی تەوالێتی مزگەوت شوێنە گشتیەکان حەوزی مزگەوت ئەمانە شوێنی گواستنەوەی نەخۆشین بە دڵنیاییەوە بەبێ ڤایرۆسی کۆڕۆنا خوا کەسێک کۆڕۆنای نییە ڤایرۆسی جگەری هەیە لەو سەبەلوعەیە دەستنوێژی گرتێتەوە وەختێ جگەرت دەڕزێ نازانیت چ فڵە مسڵمانێک لەوێ دەستنوێژی گرتووە خۆ دەیان ڤایرۆس هەیە ئەزیزم ئێمە ئەهلی مزگەوت الحەمدوللا دایمە پێشەنگین لە کارە جوانەکاندا بەویستی خوای گەورە دایمە لە ماڵەوە دەستنوێژ بگرە با جلو بەرگت خاوێن بێ با بۆنت خۆش بێ ڕێک و پێک بی کە چوویتەوە ماڵەوە مەچۆ ناو ماڵم داتەوە دەستت بشۆ یعنی دەتوانیت جلی دەرەوەش تقریبا دانی بە پوختی خاوێنی دانیشی کە هاتینە مزگەوت دەستخۆشی لەو برا خۆشەویستانەی کە دەمامکیان پێیە کە دەستکێشیان پێیە ئەمە عیبە نییە خۆ پارێزی ئەو پڕی نیشانی سەقافەتی ئینسانە نیشانی ڕۆشنبیربوونە و پاشان باوەڕ کە ئیشی ضرور نەبێت نەک لەبەر کۆڕۆنا بۆ هیچ کات دوو سێ ئیش کۆکەوە ئەمجا تا دوکانێک بچۆ سێ چوار جار ئیش کۆکەوە ئەمجا تا لای قەڵات بچۆ تا ناو بازاڕی سەهۆڵەکە بچۆ تا لای مزگەوتی گەورەی سلێمانی بچۆ سێ چوار ئیشت هەبێ بیان نووسە بە کەمترین ماوە لە بازاڕ وەرە دەرەوە بەخوا نەک لەبەر کۆڕۆنا بۆ هەموو کاتێ سەلامەتی بەڵام هەیەمە هەمانە بەداخەوە بەس بازاڕ قەرەباڵغ دەکا من بە حکمی ئیشوکاری ڕۆژانەی خۆم دەچمە ناو خەڵک وەڵڵاهی وا هەیە ئەم سەری بازاڕ بۆ ئەو سەری بازاڕ کیلۆیە تەماتە ناکڕێ بەس هاتووە دەگەڕێ و سەیری خەڵک دەکا ئێکاکە لەوانەیە نەخۆش بی ئەلحەمدوللا کە تۆ ساغی لەوانەیە نەخۆش بکەوی بۆ خۆ ناپارێزی سەردانی ماڵان بە دەگمەن نەبێ مەکە چێ دەڵێت تۆ نەخۆشنی بۆیان نابێت چێ دەڵێت تۆ ساغنی و ئەوان نەخۆشنین ئەمجا بەڕێزان هەر کەسێک یەک هەڵامەتی ئاسایی هەبێ تۆزێ تاو نەخۆشی لە خۆیان شک بەرێ گونەهباری لای خوا دەبێ بێتە مزگەوت بۆ ساغەکانە هەر بەبێ نەخۆشی کۆڕۆناش هەموو کتوبی شەرعی تەماشاکە دەڵێ ئەگەر نەخۆش بووی مەیە مزگەوت مەیە جومعە مەیە جەماعەت لە ماڵە خوای گەورە ئەرحەم الراحیمین بەخوا ئەجر زیاتر بۆ دەنووسێ ئێمە پێویستە خوا ئەم تەندروستی پێخەڵات کردوین بیپارێزین لە بابەتی کۆڕۆنا بۆ هەموو سەردەمێک پاشان ئیشت هەیە دڵسۆز بە بۆی ئیشەکەت مەگۆڕە قەلەق مەبە زۆر کەس ئیشێکی باشی هەبوو وەڵڵا یەکێ دڵێت تۆزە پارەت بۆ زیاد دەکەم لەم کون ڕادەکا بۆ ئەوێ لەم لا ڕادەکا بۆ ئەوێ هەمویانی لەدەست دەدێ دڵسۆز بە بۆ ئیشەکە دڵت پێی خۆش بێ ڕێک و پێک ئەنجامی بدا حەقەکەی خۆت حەڵاڵ بکە و پاشان ئیش زۆر مەگۆڕە لەسەر کارێک چەسپاو بە پسپۆر بە تێیدا ئەو کارە لەدەست مەدە بەڵام عیبی هەموو مرۆڤەکان بەداخەوە خۆشەویستم ئەوەیە ئێمە تا شتەکان لەدەست نەدەین قەدریان نازانین ئێستا تا مزگەوت دانەخرابوو ئەو هەموو ساڵە سوپاس بۆ خوای گەورە ئێمە لەم مزگەوتەیە هەر لە ئێوارەوە تا بەیانی دانیشتوین کەس نەیوتوە لەکوێ بوون و چی دەکەن بە ئارەزووی خۆمان وتادمان شەو نوێژمان کە مزگەوت داخرا ئەمجا هەستمان دەکرد چیمان لەدەست داوە خۆزگە کە مزگەوت بەردەوام کراوەیە هەست بکەین چ خەڵاتێکی گەورەیە ئێمە بەداخەوە مرۆڤ وایە تا شتەکە لەدەست نەدەین قەدری نازانین بێ مشکیلەی کابرا هیچ مشکلە و دوژمنایەتی لەگەڵ کەس نییە لەسەر یەک بچووکترین مشکلە ئامادەی دوژمنایەتی و فیتنەیەک هەڵایسێنێ ئەمجا دڵە بەخوا حەیف لە دەستم چوو 100 دەست ماچ دەکا دەستی کەس ماچ مەکە پێشدا خۆت پارێزە ئۆتۆمبیلێکت پێ ئەلحەمدوللیلا ڕێک و پێک و سەلامەت ئەی باشە لە 80 بڕۆ کوڕە لە 100 بڕۆ معقولە تۆ لە 200 بڕۆی خەڵک کرد کە لە پارچەکەی بیکەی بە چەند پارچەوە ئەمجا دەستی ئەم مامۆستا و ئەو شێخ و ئەم مام حاجی و ئەو گەنج ماچکە بە قوربان سڵحم بۆ بکە کوڕەخوا ئەمن و ئەمانی پێبەخشی دەیەک تۆ تەحەمل دەیەک تۆ سەبر بۆ نایپارێزی بۆ تا لە دەستی نەدەی نەچێ سجن و نەچێ باری سڵح و پارەکۆکردنەوەەوە ئەمجا قەدری ئەزانی سەرەتا قەدری بزانە تەندروستیمان باشە حتا نەخۆش نەکەوین دوعای خێر ناکەین حتا نەخۆش نەکەوین لە خوا ناپاڕینەوە کوڕە گرنگەوەیە تا ساغی قەدری بزانە ئێمە وەرزش ناکەین تا نەخۆش نەبین کابراوە ئامادەیە نییە 100 مەتر لە مزگەوتەکە سیارەکەی دوور ڕاگرێ ئەبێ بیهێنە و بەردەمی ساری چکە بگرێ بۆی 100 مەتر بە پێ نەڕوە ئەوە وەرزشێکی زۆر ڕێک و پێکە ڕۆژانە وەرزش ناکەین کە نەخۆش کەوتین خوا پەناماندا جەڵدەیەک لێدا ئەمجا پاسکیلی بۆدانێن و وەرزشی پێ بکە ئەی باشە تۆ بۆ بە ساغینەت دەکرد خۆ ناپارێزین لە زۆر خواردنی چەور و خراپ و سوێر ئەمجا کە نەخۆش کەوتین ئەڵێ بە قوربانم نە شەکر بخۆ نە سوێری بخۆ نە گۆشت بخۆ نە هیچ بخۆ ناسەرەتا خۆ پارێزە تا توش نەبووی ئەو ئەڵڵای ئەم هەموو ساڵە خەڵاتی پێبەخشی جارێک نەتگوت خوایە سوپاس بۆ تۆ زانای گەورە و تەبیب و بانکخواز دکتۆر حەسان شەمسی پاشا لە کتێبی قلوب تەحوی العەطاءدا ئەڵێ کابرایەک تەمەنی 80 ساڵ بوو تووشی میزگیران بوو میزیوە نەدەکرا هەموو لە شیاوسا کوڕەکانی و کچەکانی بردیان بۆ لای دکتۆرێکی زۆر پسپۆر لە خەستەخانە
سۆندەیان کردە عەورەتیەوە و میزەکەی بەربوو ئیسراحەتی کرد. ئیتر کە ئیسراحەتی کرد زۆر مەمنونی دکتۆر بوو، بە کوڕەکانی وتی خەڵاتی تایبەت بدەن بە دکتۆرەکە، هەموو سوپاسیان دەکرد، زۆر مەمنونی خەستەخانەکە بوون. کابرای مام حاجی تەمەن 80 ساڵ زۆر بە کوڵ دەستی کرد بە گریان. کوڕەکانی کچەکانی خزمەکانی وتیان بۆ دەگری؟ ئێستا خۆشکڕ ڕزگارت بوو ئیسراحەتت کرد. وتی وەڵڵاهی بۆ خۆم دەگریم، 80 ساڵە خوای پەروەردگار میزم کردووە بەبێ ئەوەی هیچ ئازارێکم هەبێ. وەڵڵاهی بیرم نییە 2 جار حەمد و سەنای خۆم لەسەر کردبێ وەمزانی بێ خەڵاتێکی گەورەیە. ئەمڕۆ هەستم پێکرد ئەوەتانە دکتۆرێک بە پارەی خۆمان بە ماڵی خۆمان هێشتا خەڵاتی تایبەتی بکەین، ئەم هەموو مەمنونی و شکرانە بژێریەی بکەین. ئەی خوایە کە 80 دانە ساڵ شەو و ڕۆژ وەڵڵاهی بەس تا تەوالێت دەچی کە هاتێ دەرەوە لە بیرت بێ ئەگەر ئەوە لە خەستەخانە بە سۆندە بتکردایە چه ئازارێکت دەبوو. حەیف ئێمە تا شتەکان لەدەست نەدەین لە پێشەوە قەدری نازانین. لە کاتی کار و کاسبیدا وەرزەکان هەیە، وەرزی وایە کار و کەسابەتیشی زۆر باشەیە، سوپاس بۆ خوای گەورە. پارە دەبارێ بەسەرتا وەکو تاگ وەکو حکومەت. ئینسان هەبووە لە تەمەنماندا لە مەسافەیەکە کار و ئیشێکی زۆر هەبووە ساڵانێک، پارەیەکی زۆرت دەستکەوتووە. ئێمە لەو کاتەدا بەداخەوە شکری خوا ناکەین، پاشەکەوت ناکەین، شتێکی لێ پاشەکەوت ناکەین، ئیسراف دەکەین. زۆر خەڵک هەبوو لە ساڵانی ڕابردوودا مەعاشی چاکی هەبوو، پارە و بژێوی و کەسابەتی باشی هەبوو، هەر دەچوو بە قەنەفە گۆڕین و بە کەوانتەر گۆڕین و بە سیارە گۆڕین و بە موبایل گۆڕین و کەمانە زۆربیان زیادە بوون. یعنی بەڕاستی هەر چاولێکەری بوو. وەڵڵاهی بەس پارەی ئەو شتە زیادانەی پاشەکەوت کردایە چەند ساڵێکی کە بەبێ موچەش دەیتوانی بژی و سەربەرزانە محتاجی دەستی خەڵک نەبێ. هیچمان پاشەکەوت نەدەکرد، هەر ئیسرافمان دەکرد، ئیسراف و زیادە ڕەوی. ئەمجا کە لە خۆمان گرتەوە خەریکە مناڵەکانی لە برسانە دەکوژێ. نەکاکەوانە حتاوەکو بەسەرتان نەهاتوە قەدری بزانە. لاستی حکومەتی شاوا بوو، حکومەتی ئێمە چەند ساڵ ئێمە هاوارمان دەکرد لەم مینبەرانەوە. من لە سلێمانی لە 8 شوێنە وتارم خوێنبێتەوە، کوڕە حکومەت ئاگال لێبێ ئێستا بەرمیلی نەوتی بە ئەوەندە دۆلارەیە، ئەو هەموو پارەیە دێتە وڵاتەوە، کوڕە بێ پاشەکەوتێکتان هەبێ. ئەنجا کە پاشەکەوتمان نەبوو ئێمە محتاجی بەغا و تاران و توران بین معاشێکمان بۆ بنێرێ. وەڵڵاهی ئەو کاتە حکومەت زیادە ڕەوی نەکردا. ئەمەی ئێستا دەیکا مخصصاتی فڵان ببڕە و نەسری فڵان کەس ببڕە و ئەوە کەمکەوە. وەڵڵاهی ئێستا نەسریە و بودجەی کەس وەزیر و گزیر و پەرلەمانتارن نەبڕیایە، بەڵێ باڵا با هەر موچەیەوە خۆی بوویایە. بەڵام ئەوەی ئێمە هاوارمان بۆ دەکرد حکومەتی بەڕێز دەمانگوت ئەم بندیوارانە لابن، کوڕە وەزیری وەهمی لابە، مدیر عامی وەهمی لابە کە هەر بوونی نییە. کابرا ساڵێک لە ڕاوکەو بۆ پاتەی لاسیکی لە پێدا بۆ ئێستا 30 ساڵە بە پلەی لیوە خانە نشینەی هاوار لەژێر ناوی پیرۆزی پێشمەرگەدا ماجی 4-5 ملیۆن دینار معاش دەخوا. ئێمە ئەو کاتە دەمانگوت ئەوانە پاکسازی و چاکسازیکەن بۆی ئەو پارە بگڕێتەوە سندوقی حکومەتەوە. ڕۆژێک کە لێمان قەوما کە نەوت باوی نەما کە نەخۆشی بوو میلەتەکەمان بێموچە نەبێ کە هاواری لێ هەڵنەستێ. ئەها بەڕێزان حەقە بەداخەوە ئێمە تا لە دەستی نەدەین قەدری نازانین. ئێستا ئەم نەخۆشیە هەیە بەداخەوە لەگەڵ ڕێزم بۆ ڕووی جەنابتاندا. هیواڵە کوڕە با بفشەیە کۆڕۆنای چی؟ یعنی خەڵک پێی خۆشە 1000 کەس بمرێ لە شارێکی وەکو هەولێرە ئەم جارەکانە خۆ پارێزین. نەبا با کەسمان لێ نەمرێ بە ئیزنی خوا، با کەسمان نەچێتە خەستەخانە، با سەرەتا وریای خۆمان بین. جا کە لە دەستمان چوو خەڵکمان مرد و خەستەخانەکان فول بوون تامی نامێنێ. ئێستا خۆشە خۆ پارێز بین. ئێستا مزگەوتەکان دەبێت پێشەنگ بن لە ئیلتیزامکردن بە مەرجە تەندروستیەکان و ڕێنمایە تەندروستیەکانەوە. کۆتا قسەشم لە خزمەتتانە ئەم وشە جوانەیە کە زانایەک نەسیحەتی کوڕەکەی کرد. پیاوێکی بەڕێزی وەکو جەنابتان تەمەنێکی ئەزموونی ژیان کۆ کردبەوە. کوڕێکی هەبوو تاقە کوڕی بوو، جا ئینسان یەک کوڕی هەبێ و ڕۆڵەی هەبێ ئەبێت چەند دڵسۆزی بێ. وتی کوڕم تەمەنم وا خەریکە کۆتایی پێدێ، ئەوەی لە ژیانە فێری بووم با پێت بڵێم. کوڕە شیرینەکەم شیرینیم زۆر خوارد، تامی زۆر میوەی شیرین و خواردنی خۆشم کرد. بەخوا هیچ شتێک نییە لە بێوەیی و بێدوژمنایەتی و لەش ساغی شیرین و خۆشتر بێ. هیچ شتێک نییە لە لەش ساغی شیرین و خۆشتر بێ. ڕۆڵەکەم تامیشتی تاڵم زۆر کرد، جار هەبوو خەریبەوە بڕشێمەوە بۆم خود نەدراوە تاڵ بۆ زۆر. ئالەو کاتەدا بیرم کردوتەوە هیچ شتێک لە محتاجی دەستی نامەرد تاڵتر نییە لە ژیانە. ڕۆڵە شیرینەکەم ئاسنی قرسم بەرز کردوتەوە، تاشەبەردی گەورەم تلداوە، شان و ملمی داتەکاندووە. بەڵام بەخوا ڕۆڵە گیان هیچ شتێ بەقەدەر قەرزاری ئینسان لە بن ناهێنێ و شانی قرس ناکە. هیچ قورساییەک بەقەدەر قەرزاری بۆ پیاوی مرد و بەڕێز و موسڵمان قرس نییە. ڕۆڵە شیرینەکەم من باوکتم
شاخ و چێوم زۆر بینی، دڕندەی چێویم زۆر بینی کە ئینسانی پەلامار دەدا و دەیخوارد. زۆر ماری کوڵەوەی بابی ژەهراویم بینی بەس پێوەی دایەتە ڕزگاربوونن نەدەبوو، زۆر دوو پشکە ڕەشەم بینی، بەڵام بۆ خوایە کوڕم هیچیان بەقەدەر هاوڕێی خراپ مەترسیدار نین، هیچیان بەقەدەر هاوڕێی خراپ مەترسیدار نین. ڕۆڵە شیرینەکەم دەوڵەمەندم لە دنیادا زۆر بینی، بەڵام هیچ دەوڵەمەندێکم نەبینی بەقەدەر پیا و ژنی بە قەناعەت بە ماڵەکەی خۆی، کە قەناعەتت هەبوو بۆی کە خوای گەورە پێی بەخشی، بە دڵی خۆشەوە ئیستیفادە لێ کرد، دەوڵەمەندترینی خەڵکی لە هەموو کەس دەوڵەمەندتری. ڕۆڵە شیرینەکەم ناخۆشیم لە ژیانە زۆر بینی، بەڵام دوو ناخۆشی هەن لە هەموو شتێ ناخۆشترن. یەکەم ڕۆژێ هەستاوی بێکار بی، نەزانی خەریکی چی ئیشێک بی، تووشی دەیان بەڵا دەبی لە بێکاریدا. دومیان هەژاری، کاتێک کە کار دەکەی و موچەکەت وەرناگری و هەژار دەکەوی و نازانی چۆن بژەوی خۆت و منداڵەکانت دابینکەی. بۆیە ئاگال لەمانە بێ ئەگە خوا پێی بەخشی بیان پارێزە. بەرەو شەوانی قەدری دەڕۆین، بەرەو شەوە تاکەکان، شەوە پیرۆزەکان، جا لە مزگەوتا بێ یان لە ماڵی خۆتاندا بێ، توخوا با دوعای خێر زۆر بکەین، دوعای خێر بۆ خۆمان، بۆ ماڵ و منداڵمان، بۆ کوردستانمان، بۆ هاونیشتیمانمانمان، بۆ هەموو مرۆڤایەتی، هەموو شتێک ڕادەپاڕێنە یا ڕەبی خوا ڕەحممان پێ بکەی. یا ئەرحەمە الراحمین، ڕەحمی زۆرت پێکردوین، ڕەحم و میهرەبانی لەسەرمان بەردەوام بێ. یا ڕەبی خوایە بەکەم و کوڕەکانی خۆمانمان لەگەڵ نەکەی، بە فەزلی خۆت لەگەڵمانە بکەی. یا ڕەبی خوایە سوپاست دەکەین کە ڤایرۆسی کۆڕۆنا بەرەو کزیە، خوایە بەرەو کۆتایی بڕوا لە ناو ئێمە و سەرجەم جیهاندا. یا ئەرحەمە الراحمین، ئەوەی نەخۆشە شیفای بەخێری بۆ بنێری. یا شافی، یا ئەڵڵا، ئەوەی نەخۆشی جەستەیی هەیە، ئەوەی نەخۆشی دەرونی هەیە، خوایە ڕەحمی پێ بکەی. یا ڕەبی خوا دەرگای ڕزق و ڕۆزی فراوانمان لەسەر بکەیتەوە، یا ئەڵڵا. یا ڕەزاق دەرگای ڕزق و ڕۆزی فراوانمان لەسەر بکەیتەوە. خوایە ڕەحم بە حاڵمان بکەی، خوایە کوردستانمان پارێزراوکەی، لەناو خۆماندا لە ناکۆچی بە دوورمانکەی، لە شەڕی خراپەکاران و بێدینانی دەرەکی بمان پارێزی، تاعەت و عیبادەتی مانجی ڕەمەزانمان لێ قبوڵکەی، لە بخێر و بەرەکەتی شەوانی پیرۆزی قەدر خوا بێبەش نەبین و پێی بگەین و خوای گەورە ئەجری شەوانی قەدرمان بەنسیب بکەی. ئامین ئامین والحمد لله رب العالمين. يا أيها الذين آمنوا إذا نودي للصلاة من يوم الجمعة فاسعوا إلى ذكر الله وذروا البيع ذلكم خير لكم إن كنتم تعلمون